بازرگانی ڕەشەکە لە کوردستاندا چۆن بووەتە مۆتەکەی پارەی نووسوو. ڕەگەزنامەی دووەم ڕێگایەک بۆ هەڵهاتن یان پەردەپۆشی سپیکردنەوەی پارە. لە کوردستاندا 11 ملیار دۆلار دراوە بە پاسپۆرتی دووەم تا پێش ئەوەی بەرپرس و سیاسی و سەرمایەدارەکان و مناڵەکانیان ڕەگەزنامەیان لێوەربگرن و لێ بکردنەوە کەم کەس لە باشووری کوردستاندا ناوی وڵاتانی سانتکیست و سانت لۆشیا و دۆمەنیکا و وڵاتانی تری کاریبی دەزانی کە دواتر بوونە سەرچاوەیەکی مەترسیداری ڕاکێشانی ملیاران دۆلاری خەڵکی کوردستان و سەرچاوەیەکی نادیاری شاردنەوەی پارە و بردنە دەرەوەی ئەو وڵات یاخود وڵات تۆچکانەی کە ڕووبەرەکانیان هێندەی قەزایەکی کوردستان دەبێت بە هۆکاری ئەوەی داگیرکراوی بەریتانیان دەتوانن وەکو سەرچاوەیەکی خۆبژێوی و ڕەگەزنامەکانیان لە ژێرناوی وەبەرهێنان بە هاوڵاتیانی عێراق و کوردستان بفرۆشنەوە کە لە 8 ساڵی ڕابردوودا بە نزیکەی 100,000 کەس ئەو ڕەگەزنامانەیان کڕیوەتەوە. خەڵکی یاخود پارەدارەکان و ئەوانەی خواستیانە بەبێ وەرگرتنی ڤیزا سەردانی وڵاتانی ئەوروپی و ئەمریکی بکەن لە ڕێگەی چەند کۆمپانیایەکی گەشتیاری کە پەیوەندیان لەگەڵ وەزارەتی ناوخۆی ئەو وڵاتانەدا هەیە پاسپۆرتەکان دەکردنەوە لە بەرامبەر پارەیەکی خەیاڵیدا کە زۆر کات دەگاتە 150,000 دۆلار و واتە 15 دەفتەر بەبێ هیچ چاودێری و سانسۆر و ئاگاییەکی دەستگا ئەمنیەکان و پەیوەندیدارەکان. ساڵانە ملیاران دۆلار بۆ کڕینەوەی ئەو ڕەگەزنامانە دەچێت کە هەندێک کات گومانی پرسی سپیکردنەوەی پارەشی تێدەکەوێت لەلایەن ئەو سەرمایەدارانەی بەدوای بچووکترین بیانوودا دەگەڕێن تا پارە کاشەکانیان لە کۆڵ خۆیان بکەنەوە. جگە لە پارەزۆری و حەزی سەفەرکردنی بێسانسۆر و بێچاوەڕوانی ڤیزا هەڵهاتن و نەگرتنەبەری ڕێگای قاچاقیش یەکێک لەو ڕێگایانەی تری بەدەستهێنانی ئەم ڕەگەزنامەیەیە کە لە چەند ساڵی ڕابردوودا خەڵکی بە ئامانجی گەیشتنی یەکجارێکی خۆیان و خانەوادەکانیان بوونەتە خاوەنی ئەو ڕەگەزنامانە تەنانەت تا ئەو ڕادەی وەزارەتی ناوخۆی بەریتانیا بە فێڵەکەی زانیوە و چەند جارێک گەشتیارانی ئەو پاسپۆرتانەی دەستگیر کردووە و دیپۆرتی کردوونەتەوە. خاوەنی کۆمپانیەکانی گەشتیاری تایبەت بەو پرسە لە ڕێگەی ئەو پارێزەرانەی کە ڕێکەوتنیان لەگەڵ وەزارەتی ناوخۆی وڵاتانی سانتکیست و سانت لۆشیان و دۆمەنیکا هەیە لە ماوەی کەمتر لە 90 ڕۆژدا دەتوانن ڕەگەزنامەکە بەدەست بهێنن بۆ کەسی کڕیار کە لەو نێوەندەدا خۆشیان دەبنە خاوەنی 12,000 دۆلار بۆ یەک پاسپۆرت. هەرچەندە تاوەکو ئێستا بە فەرمی هیچ دەستگا و دامەزراوەیەک لە هەرێمی کوردستاندا ڕووپێوی قەبارەی ئەو پارە ئەو دیوکراوانەی نەکردووە کە لە ڕێگای ئەو ڕەگەزنامانەوە دەچنە دەرەوە. بەڵام مەلا یاسین حەمەڕەشیدی گوتەبێژی یەکێتی وەبەرهێنەران دوو جار ڕایگەیاند لەو ماوەیەدا بڕی 11 ملیار دۆلار بەو ڕێگایە چوەتە دەرەوە. بەرپرسێکی حکوومەت یەرێم کۆمەڵێک نهێنی شاراوی باز کرد لەم بوارەدا هەرچەندە دواتر داوای لێبوردنیان پێکرد. ئەو گوتی لە 1 ساڵدا 100 ملیۆن دۆلار چوەتە دەرەوە بە نهێنی لە قازانجی چەند بەرپرسێک و هێشتاش ئەم پرسە چارەسەر نەکراوە. لەو کاتەوە تا ئێستا هەزاران کەسی تر کە هەریەکەیان نزیکەی 50 تا 100 تەنانەت 150,000 دۆلاریشان بەخشیوە تا بوونەتە خاوەنی ڕەگەزنامەکە خۆیان و خانەوادەکانیشان. بەڕای زۆرینەی شارەزایانی ئابووری ئەمە خراپترین ڕێگای بردنە دەرەوەی پارەی کاشە لە کوردستانەوە بۆ ئەو وڵاتانەی کە خەڵکی و تەنانەت خاوەنی ڕەگەزنامەکەش لەسەر نەخشە بینیویانە و تا ئێستا نە سەفەریان بۆ کردوون و نە بەنیازی سەفەرکردنیشن لە ژیانیاندا. قسەی کۆتایی ڤار دەیکات.